بەناوی خۆی گەورە میێرەبان لە هەر جگایەکەن ڕێز و سڵاو و خۆشەویستیمەتان ئاراستە بێ بینەرانی بەرنامەی پەیامی تۆ کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ کامێرمانی هاوکارم عەبدوڵڵا مستەفا پەیامێکی دیکەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز خۆشەویست دەگوازینە بە ئومێدەوەی پەیامی ئەم جارشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ لە لقی یەکێتی زانایانی سلێمانین سەردانی ئێوەمان کردووە و زۆربەی مامۆستایانی ئاینی لێرەدا کۆبوونەتەوە و دەیانوێت پەیامێک ئاراستەی حکومەتی هەرێمی کوردستان و خۆپیشاندەرانکەن. لەو پەیامەدا مامۆستایان نیازیانە بە حکومەت بڵێن خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکە، پێویستە هێزە ئەمنیەکان هاوڵاتیان بپارێزن، پێویستە هێزە ئەمنیەکان خۆپیشاندەران ئازار نەدەن و هەروەها پێویستە خۆپیشاندانیش بە شێوەیەکی هێمنانە بکرێت و داوا لە خۆپیشاندەرانەکەن کە هێمن و ئاسایشی شار و شارۆچەکان و قەزا و نەحەکان بپارێزن بۆی کە بە عقارێکە نەڕوات کە دوجار هەمومان لێ پەشیمان بین. داوا دەکەن لە هاوڵاتیان کە واز لە سووداندنی بارەگا و واز لە زیانگەیاندن بە شوێنە حیزبی حکومەکان بێنن. ئەم پەیامانە لێرەوە ئاراستەی خەڵکەکەن و ئاراستەی حکومەتەکەن بە ئومێدەوەی پەیامەکانی مامۆستایانی ئاینی چ خۆپیشاندەران چ حکومەت گویان لێ بگرن و بۆی کە ژیان و گوزەرانی خەڵک بەرەو باشتر بڕوات و خەڵک تووشی کارەسای دڵدەزێ نەبێت. لەگەڵمانە بن بۆ گۆستنەوەی پەیامەکان فەرموون. مامۆستایان نیازیانە بە حکومەت بڵێن خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکە. بەرامبەر ئەم خەڵکە دڵسۆزە پاکە بە حەیایی کە چەند وەختە سەبر و ئارامی گرتووە بەوەفا بن. خەڵکێکی برسی هەیە، خەڵکێکی تینۆ هەیە، خەڵکێکی بێکارەبا هەیە، خەڵکێکی بێخزمەتگوزار هەیە. زۆر بە تەبیعی حەق بوو بە گوڵەوە حیزبەکان پێشوازی لەو جەماوەرە بکەن. بەڕاستی ئەوەی کەستەمی لێ ئەکرێ، ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ شەرعەن مافی خۆیەتی، یاساییەن مافی خۆیەتی کە دەنگ بەرز بکاتەوە. هەڵبەتە کۆبوونەوەی ئێمە لێرە بە مەبەستی پشتگیریکردن لە داواڕەوەکانی خۆپیشاندەرانی هەرێمی کوردستان و ئیدانەکردنی هەر تند و تیشێک چ لەلایەن خۆپیشاندەرانەوە بێت چ لەلایەن هێزە ئەمنی و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێت. ئێمە هەدەفی کۆبوونەوەکەمان بۆ ئەوەیە کە بڵێن خۆپیشاندانی خەڵک ڕەوایە، داوای مافی ڕەوای خۆیانەکەن، خەڵک داوای مافە سەرەتاییەکانی خۆی ئەکا، چ موچە چ ئاو چ کارەبات سوتەمەنی چ مافی ژیانی سەرەتایی خۆی. بەڵام داواکردنەکە پێویستە ئێمە پێیان بڵین بە خۆپیشاندەران بڵین بە شێوەیەکی شارستانیانە داوا بکەن و بەردەوامیش بن، نەپسێن، ماندوو نەبن هەتاکو و مافەکانی خۆیان بەدەستێن تا ئەگاتە ئەوەی کە سەخت و فشارێک لە حکوومەت بکەن یان چاکسازی یان دەستیان زۆر زەختیان لێ بکەن ناچاریان بەدەست لە کارکێشانەوە بکەن. و بە حکوومەتیش ئەڵین لێرەوە بە دام و دەستگاکانی ئاسایش و حکوومەت ئەڵین بەرامبەر ئەم خەڵکە دڵسۆزە پاکە بە حەیایی کە چەند وەختە سەبر و ئارامی گرتووە بەوەفا بن، بە ئەمەک بن مەیان کوژن، یان جوابیان بدەنەوە یان فەرم و ئێوەش لەگەڵیان دەست بێنە پێشەوە دەست لە کار بکێشنەوە تەسلیمی دەم و چاوانێکی تر خەڵکی تریان بکەن کە خزمەت بە خاک و ئاو وڵاتمان بکات. دووبارەکردنەوەی هەمان ستەمی ڕژێمی لە ناوچوی حیزبی بەعەس، دووبارەکردنەوەی هەمان ستەمی ڕژێمە زاڵمەکانی دنیاە، ئەوانەی کە بە ئاگر و بە ئاسن ئەیانەوێت ستەمی خۆیان بەسەر خەڵکیدا بسەپێن. هەرێمێک کە ئیدعای ئازادی و دیموکراسی و مافی مرۆڤەکە ئەبێ ئەوەندە ژمافدا بە گەنجێک بێتە بەرامبەری پێی بڵێن نابۆ زوڵمستەم. ئەوەندەی ماف بداتێ کەوا ئەگەر ناچاریش و بەردی تێبگرێ، ئەگەر جامەکانیش بشکێنێ، ئەگەر باراگەکانیش بسووتێنێ، چونکە ئینسان لە ئیسلامدا سنتەرە، پیرۆستترین شتە لەسەر ئەرزدا ئینسان پیرۆستترین شتە، هەموو ئینسانەکان کۆ ببنەوە ناتوانن ئینسانێک دروست بکەن، بەڵام بە ئینسانێک ئەتوانێت فکری بخاتە کار دیزاینی هەموو دنیا بگۆڕێ. کەوابوو ئەوەی کە ئێستا هێزە دەسەڵاتدارەکان و هێزە ئەمنیەکان ئەیدەن بە خەڵک بە کوشتنی خەڵک پەیامێکی زۆر ستەمکارانەیە، زۆر دژمنکارانەیە بە پەیامەکەی خۆیان و بە پەیامی ئینسانیەت و بە خودی ئینسانیەت. کۆبوونەوەی ئێمە بە مەبەستی پشتیوانیکردنی خۆپیشاندەرانە، هاوڵاتیانی خۆپیشاندەر، بەڵام ڕێنماییکردن و ئاراستەکردنی ئەو کەسانێک کە خۆپیشاندانەکەن، چکە بینیمان لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە لە ڕاستی ئاراستی خۆپیشاندانەکان بە شێوازێکی وا بوو بە دوور لەو پەیامی کە بڕیارە هاونیشتیمانیان و هەروەها خۆپیشاندەران بیگەێنن بە دوور لەوە بوو کە بینیمان بەشێک لە بارەگا حکوومیەکان و هەروها بارگای پارتە سیاسەکان کەوتنە بەر شاڵاوی سوتاندن و شکاندن و زەرەر لێدان. لەبەرەوە ئێمە لێرەوە وەکو زانایان
جارێکی تر بە تاکیدەوە ئەکەینەوە کە پشتیوانی هەموو خۆپیشاندانێکەکەین بەڵام بە دوور لە هەر کارێکی تێکدەرانە چکە لە ڕاستیە ئەوەش دوجار ئەڕژێتەوە ناو دەفری دەسەڵاتدارانەوە لە کاتێکە دەسەڵاتداران حەزیان لەوە هەیە لە ڕاستیە درێژە بەم قەیرانانە بدەن درێژە بەم بارودۆخە نەخوازراوە بدەن لەبەرەوەی ئێمە داوا لە هەموو خۆپیشاندەرە بە ڕێزەکانەکەین بە دوور بن لە هەموو کارێکی نەشیا و نامەدەنیانە چکە بەڕاستیەوە خزمەت بە بارودۆخەکە ناکە لە کاتێکەکە ئێمە زین بارودۆخەکە بارودۆخێکی زۆر خراپە گونجاو نییە لەگەڵ ئەوەی کەوا ئێمە پەنابەرینە بەر کاری تونند و توژی لەبەرەوە ئێمە جارێکتر تاکید لەوە ئەکەینەوە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەویانین کە خۆپیشاندان بێتە هۆکاری پشێوینانەوە بێتە هۆکاری ئەوەی کە بارەگا حکومیەکان و بارگای پارتە سیاسەکان بکەونە بەر ئەو شاڵاوە بەڵکو ئەوەی کە ئێمە مەبەسمان لە ڕاستیە ئەوەیە کە ئەم دەسەڵاتدارە بە ئاگا بێنینەوە چاوی هەبێ ببینێ گوێی هەبێ ببیستێ بۆ داواکاریەکان چکە لە ڕاستیە بارودۆخی خەڵک زۆر خراپە و قەیرانەکان بە بەردەوامی زیادەکەن و حکوومەتیش زۆر بێباکە ئەوەی کە ئێمە ئامانەوێت لە ڕاستیە ئەوەیە کە دەسەڵاتداران هەست بە بەرپرسیارەتی خۆیان کەن و هەروەها خۆپیشاندەرانیش لە ڕاستیە ئاگاداری ئەو بارودۆخە نەخوازرا ئەو بارودۆخە بن و زیاتر و زۆرتر خراپی نەکەن و بە ئاقارێکی خراپیان نابن. مامۆستاگیان لە چەند ڕۆژی ڕابردوو بینیمان هێزە ئەمنیەکان خەڵکیان خەڵتانی خوێن کرد و جەرگی دایک و باوکی خەڵکیان سووتان و کۆمەڵە گەنجی تازە پێگەشت و کە چەندین هیوە ئومێتیان هەموو لە وڵاتەیە بەدی بێنن شەهیدیان کردن چۆڵی کارێکی وایان کرد کە خەڵک زیاتر تووڕەبێلیان ئەمە تا چەند پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە دەخاتە ژێر پرسیارەوە تا چەند پرسیار لەسەر هێزە ئەمنیەکان دروستەکات. لە ڕاستیە ئەو کارەی لە ماوەی ڕابردووە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە کراوە ئێمەوە ئەزانین زیانێکی گەورە ئەدا بە ناوبانگی هەرێمی کوردستان لە کاتێکە کە ئێمە یەکێک لە شانازەکانمان بریتی بوو لە ڕوبەڕووبوونەوەی هەموو کارە نەشیاوەکانی داعش و پاراستنی ئەمنیەت و ئاسایشی ئەم وڵاتە لەبەر ئەوە لە ڕاستیە ئەوەی کە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردووە کراوە ئێمەکو زانای نیگەرانیمان هەیە لە بەرامبەریە ئەبوایە هێزە ئەمنیەکان لە ڕاستیە لە ئاستی بەرپرسیارەتی زیاترا بوونایە و هەستیان بەوە بکردایە کە لە ڕاستیە ئەم خەڵکە لە کاتێکاکە کە هەندێک شتەکە معاناتی هەیە لە فەقیریە ئەژی لە هەژاریە ئەژی موچاوە 50 ڕۆژ زیاتر دواکەوتووە ئاو نییە کارەبانیە و هەروەها هەموو خزمەت گوزاریەکان دواکەوتون لەبەرەوە لە ڕاستیە ئەبێ هێزە ئەمنیەکان و هێزەکانی ئاسایش زۆر زیاتر لە ئێستا هەست بە پرسیارەتی بکەن و ناکرێت بە تونند و تیژی و هەروەها بە ئاگر و ئاسن ڕوبەڕووی خۆپیشاندەران بنەوە. مامۆستاگیانەوە وەک مامۆستایەکی ئاینی ئەم ڕۆبۆتی لێرە ئامادەن. بەنای خۆی بەخشنەوە میهرەبان درود و ڕەحمەتی خی پەروەردگار بژێ بەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دیارە ئێمە وەکو یەکێتی زانایان و هەروەها وەکو زانایانی سلێمانی شاری سلێمانی دیارە دوێنێ کۆبوونەوەکمان ساز کرد بە بۆنەی ئەوەی کەوا ئێمە وەکو خەمخۆریەک بۆ ئەم گەلە ستەم دیدەیە کە ساڵەهای ساڵە ئەمە 25 ساڵە ستەم ئەکرێ بەڕاستی لەم گەلە لەم میلەتە کە بەڕاستی مافمان ئەخورێ و بەرامبەر بە حکوومەتێکی خەوت و حکوومەتێکی نووسست و کەڕ نەبیست لە میلەتێکی ستەمدیدە میلەتێک بەشخوراو کە نانە سەر خەت بۆ ئەوەی کەوا مافەکانی ئەم میلەتە جێبەجێ بکەن. ساڵە ئەوە چەند ساڵێکە دەبینی کە خەڵکەکەیە کە دەوائیر و حکوومەت بەڕێوە دەچێت و دەوامی خۆیان دەکەن و بەڵام موچەکانیان پێ نادرێ. خەڵکێکی برسی هەیە، خەڵکێکی تینو هەیە، خەڵکێکی بێکارەبا هەیە، خەڵکێکی بێخزمەت گوزار هەیە. ئێمە وەکو یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان هاتینە سەرخەت بۆ ئەوەی کەوا لە پاڵ ئەو هەموو داواکاریانەی ئەم میلەتە ئەم گەلە ئێمەش وەکو مافێک کە مافی خۆیانە بۆیان داوا بکەین چونکە ئێمە وەکو هەر لە کۆنەوە هەر لە دێرەوە کە هاتووە لە دێر زەمانەوە کە هاتووە زانایان پێشەنگی میلەت بوون بە تایبەتی پێشەنگی ئەم میلەتە بوون. بۆیە پێویستە ئێمە وەکو یەکێتی زانایان و وەکو یا زانایان مێزەر بەسەر وەکو چۆن لە مزگەوتەکانەوە پێشەنگین و هەمیشە ئامۆژگاریمان هەیە بۆ ئەم میلەتە بە هەمان شێوە هاتوین ئێمە پەیامێکمان ئاراستەی هەم حکوومەت هەم حیزب و لایەنە سیاسیەکان و هەم جەماوەەر بکەین. دیارە پایامەکەشمان لە سێتەوەردایە. سێتەوەرەکەش ئەویش ئەوەیە کە یەکەم حکوومەت بێتە سەرخەت بە زووترین کات بێتە سەرخەت و بێ بەدەم مافی ئەم میلەتەوە. دوو هەم حیزب و لایەنە سیاسیەکان هیچی تر ئەوەنە هەڵپە نەکەن بۆ بەدەستێنانی ماڵ و سەرەوت و سامان و کورسی و میلەتیان لەبیر بچێتەوە. و ئینجایەکێکی تر لەوانەیەش کە ئەم میلەتەیە کە ئێستا هاتووەتە سەر شەقام ئەوەی کە زوو وەختی خۆی لە بەرامبەر سەدامدا ڕوویدا کەوا شڕەخۆری بوو ئەمە بەڕاستی ڕۆشت ئەمە نەما. بۆیە
ئەو دەوائیرانێکەوە هەیە ئەمڕۆ کە ئەبینین کە ئەسووتێنرێ و سووتێنراوە بەڕاستی دەبێت بە مڵکی خۆمانی بزانین نابێ ملت ئەبێ خۆپیشاندانێکی هێمنانە بێ ئەبێ خۆپیشاندانێک بێکە بەڕاستی جێگەی سەرنج بێکە لە هەموو شوێنەکەەوە بڵێن بەڕاستی خۆپیشاندانێکی جائزە دروستە بۆیە ئێمە ئەمە پەیامەکەمان بوو بۆ هەموو لایەنەکەن دیارە من لێرەوە هاوخەمی خۆم دەرەبڕم و هەروەها داواکەرم لە خوای پەروەردگار ئەو گەنجانەوە ئەو کەسانێکەوە خوێنیان ڕژاوە خی گەورە بە باشتیان شاد بکە و سەبووری خەمی کە سوکاریاندا و هەروەها برینارەکانیش خی گەورە شفیان بۆ بنێرێ بەڵام من لێرەوە پەیامم ئەوەیە بۆ هەر حیزب و لایەنێک کە چەکی بەدەستەوەیە چەکەکەی فڕێدا چەند ڕوو ئەکاتێکێ چەک کاتێت و ئەتوانی هەڵی نەگریکەوە تۆ پێشتر مافت پێدا بێ کە ئەو بێ زوڵمت لێ بکات نەخێر زوڵمت لێ ناکە هاتووە داوای مافی خۆیەکە بەڵام ئێمە وەکو چۆن ئەم پەیامەمان هەیە بۆ ئەو حیزب و لایەنانە کە چەکەکانیان فڕێدەن بەرامبەر میلەتەکەی خۆیان و خوێنی میلەتی خۆیان و خوێنی گەنجەکانی خۆمان نەڕێژنەوە خەڵتانی خوێنیان نەکەن دەبێ ئێمە ئەوەش بزانین کەەوە ئەو میلەتە نابێ هەڵبکتێتە سەر بارەگا و لە بنکە و بارەگاکانی حکوومەت و هەروە حیزبەکانیش چونکە ئەمە چارەسەری وەزعکە ناکە کوشتنی خەڵک چیمان پێ دەڵێ کوشتنی خەڵک کوشتنی میلەتە کوشتنی هەموو مرۆڤایەتیە وەکو چۆن ینی تۆ ئیسا میلەتە بۆچی هاواری کردو بۆچی دێتە سەرجادە بۆچی دەنگ بەرزەکاتەوە هەمووی چییە هەمووی لە برسێتیە لە بێنانیە لە بێ وەزعیە لە بێ حاڵیە تۆ ئێستا بە جۆرێک کوشتوتە ئێستا ئەتەوەیەک جاری ڕۆحیشی دەربێنی ینی تۆ جۆرە کوشتنێک کوشتوتە تۆ مافیت خواردووە ئێستا ئەتەوێ بە هەمان شێوە بیشی کوژی بە ینی تاوا ڕۆحی بکێشی ینی خوێنی بڕێژی نەخێر دروست نییە بە هیچ شێوەیەک ئیسلام ڕێگە بەوە نادە مامۆستایان نیازیانە بە حکومت بڵێن خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکە بەرامبەر ئەم خەڵکە دڵسۆزە پاکە بە حیایی کە چەند وەختە سەبر و ئارامی گرتووە بەوەفا بن خەڵکێکی برسی هەیە خەڵکێکی تینو هەیە خەڵکێکی بێکارەبا هەیە خەڵکێکی بێخزمەت گوزار هەیە زۆر بە تەبیعی حەق بوو بە گوڵەوە حیزبەکان پێشوازی لەو جەماوەرە بکەن بەڕاستی ئەوەی کەستەمی لێ ئەکرێ ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ شەرعەن مافی خۆیەتی یاساییەن مافی خۆیەتی کە دەنگ بەرز بکاتەوە طبعا ئێمە لێرە کۆبووینەوە ئەمڕۆوەکو ئەوەی کە ئەو وەزعیکە لەم هەفتەیە دروست بووە ئەو خۆپیشاندانەی زۆربەی شار و شارچکەکانی کوردستانی گرتوتەوە بە تایبەت ئەو شار و شارچکانی کە عایدی پارێزگای سلێمانین ئێمە بۆ دوو شت کۆبوونێتەوە لە یەکەمیان ئەوەیە ئەوە ڕابگەینی ئێمە وەکو زانایانی ئاینی کە پشتیوانی لە خۆپیشاندانی خەڵکەکەین و خاڵی دووهەمینیان بۆیە لێرە کۆبوونێتەوە کە ئەو خەڵکەی کە مزاهرە ئەکەن و دێنە سەرجادەکان هەتاکو ڕێنماییان بکەین کە کاتێک کە خۆپیشاندانەکەن بەڕاستی کاری خراپ نەکەن هەڵ نەکوتنە سەردام و دەستگاکانی حکومت لەبەر ئەوەی هەر شتێک بکەن هەر ئێمە بەڕاستی بۆ خۆمان زەرمەند دەبین لەو خۆپیشاندانە و لەو تەزاهوڕەی کە ئەگەر بەڕووی خراپا بڕوە خاڵی دووەم ئێمە ئەمانەوێ بڵین بەو کەسانی کە خۆپیشاندانەکەن بەڕاستی بە هێمنانە خۆپیشاندان بکەن و بەو برایانە بڵین کە ئاسایش و لە هێزە ئەمنیەکانە بەڕاستی ئەزێتی ئەو کەسانە نەدەن کە خۆپیشاندان و مزاهرە ئەکەن لەبەر ئەوەی ئەگەر خوا نەخواستە هەر کەسێک بریندار بێ هەر کەسێک بکوژرێ بەڕاستی هەر لە خۆمان کەمە بێتەوە هەر خۆمان تووشی ناڕەحەتیە بین. مامۆستاگیان لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزە ئەمنیەکان خەڵکی کوردستانە خەڵتانی خوێن کرد بە تایبەتی گەنجەکان ئەمە چ پەیامێکمان پێ دەڵێ ئەمە پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە تا چەند خاتە ژێر پرسیارەوە کە ئیدعایەوەکەن لە هەرێمی کوردستانە دیموکراسی هەیە خەڵتان خوێنکردنی خەڵک چیمان پێ دەڵێ بەڕاستی ئەوە شتێکی یعنی دوورە لەو ئیدعا و بانگەوازی دیموکراسی کە حکومەتی هەرێم و ئەو هێزانی کە هەستاون ئەو حکومەتیان تشکیل کردو و هێزە ئەمنیەکان عایدی ئەو هێزانن بەڕاستی بۆ لەبەر ئەوەی ئەگەر خەڵکێک هاتووتە سەرجادە داوای مافی حەقی خۆیەکە چەند مانگە موچەی وەرنەگرتووە کابرا برسیە کارەبای نییە نەوتی نییە یعنی هیچ خزمەت گوزارێک نەماوە لە وڵاتی ئەگەر کابرا دێتە سەرجادە بەڕاستی ئەمان ئەگەر ڕێگری بکەن لەوەی کە خۆپیشاندانەکان بە عقاری خراپان نەدرێ ئەوە ناگەێنێ کە تەقە لە خەڵک بکەن فیشک بە خەڵکەوە نێن خەڵک بریندار بکەن خەڵک بکوژن بەڕاستی ئەمە ئەگەر وا بڕوا ئیشە ئەو مزاهرەی کە ئەکرێ ئەو خۆپیشاندانەی کە ئەکرێ خەڵک ڕقەستورترەکە خەڵک وا لێ ئەکا کە چەندە خەڵک ڕقی ئەستور بووە لە حکوومەت و دام و دەستگاکانی حکوومەت زیاتر بێ بەڕاست مامۆستاگیان جەنات ئەمڕۆ بۆ لێرە
بە ناوی خوای گەورە و مهرەبان لە ڕاستیدا ئێمە ئەمڕۆ وەکو زانایانی شاری سلێمانی هاتین ئێرە تا پەیامێک بدەین بە حکومەتی هەرێمی کوردستان کە ئەگەر شتێک بە ناوی حکومەتەوە مابێ و بە جەماوەری ئەو جەماوەری کە ناڕازی و تووڕەیە و پشتگیری هەموو داواکاریەکانیان بکەین هەموو داواکاریەکانیان ڕەوایە لە چینی مامۆستایان و فەرمانبەران و هەموو ئەو چین حتا ئەو خەڵکی ئێڕاتە بازار بەیانی تا ئێوارە بای 1000 دینار لەم پارە شت نافرۆشێ و بەدەستی بەتاڵ دێتەوە ماڵەوە بارودۆخی خوڵقاوە لێرە پێم وانییە لە هیچ وڵات و شوێنێکا خوڵقاوێ و هەم پەیامی پشتگیری بۆ هەموو فەرمانبەران و هەموو ئەو میلەتە ڕەشوڕوتە برسی کراوە کە داواکاریەکانیان هەموو ڕەوایە و جێگای خۆیەتی پێویستە حکوومەت و هێزە سیاسیەکان و ئەوانەی کە ڕۆڵیان هەیە لە وڵاتەدا بە زووترین کات خەمێکی جددی بخۆن و پاشان ئەو خەڵکەی کە ڕژاوەتە سەرجادە بە شێوازێکی مەدەنیانە و ئاشتیانە بتوانن داواکاریەکانیان بگەێنن. مامۆستاگیان لە چەند ڕۆژی ڕابڕوودا خەڵک خەڵتانی خوێن کرا چەندین گەنج لە ڕانیە شەهید کران بەدەستی هێزە ئەمنیەکان. ئەم کوشتنی خەڵکە چیمان پێ دەڵێت چ پەیامێکمان ئاراسە دەکات تا چەند پڕۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئاخاتە ژێر پرسیارەوە. خۆی لە ڕاستیدا ئیدانەی ئەو کوشتانە ئەەکەین معقول نییە کە خەڵکێک بڕاتە سەر بارەگایە کە بارەگا دار و دیوار و کۆمەڵی قەنەفە و ئەم شتانەیە لە بەر ئەمە خوێنی گەنجی ئێمە خەڵکی هاوڵاتی ئێمە بڕێژرێ لەسەر جادەدا بەڕاستی ئیدانەیەکەین زۆر بەتوندی تەجریم و تەحریمی کوشتن ئەەکەین بە هیچ جۆرێ لە جۆرەکان نابێ ئەمە دووبارە بێتەوە ببێت و هێزە ئەمنیەکان و حکوومەت بەرپرسە بەرامبەر بەم ڕەشۆکوشی خەڵکە ئیکەن لە بەردەمی بارەگاکاندا بە تایبەتی زۆر بە تەبیعی حەق بوو بە گوڵەوە حیزبەکان پێشوازی لەو جەماوەرە بکەن بە سنگی فراوانەوە بە دەستی سپیەوە نەک بە سیلاح و بەچەکەوە بە دەستڕێژ و بە گولەوە کارێکی زۆر خراپە و هەرێمەکەمان هەرزوو کەوتووەتە ژێر پرسیارەوە نەک تەنها لە بواری ئەمنی و خۆپیشاندان و کاری مەدەنیانەدا بەڵکو و لە بواری اقتصاد و ئابووری و بەڕێوەبردن و ئیدارە و دەساودەسی دەسەڵات و لە هەموو ئەوانەدا بەڕاستی شتێکی نەکردووە کە جێگەی شانازی بێ و جەماوەریش بەداخەوە بەشێکی کە ئەتوانین بڵێن تا ئێسش نازانێت چۆن خۆپیشاندانەکە چۆن داواکاریەکانی خۆی ئەگەیەنێت بە جەماوەر و بە خەڵک و لایەنگر بۆ خۆی زیاد دەکات و جادەکان قەڵەباڵختر ئەک. مامۆستاگیان بۆچی لێرە وەکو مامۆستایەکی ئاینی بە ناوی خوای گەورە ئەمڕۆ لێرە لە بەردەم لقی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان وەکو مامۆستایانی ئاینی دەڤەری سلێمانی وەکو تاروێژەکانی ئەم دەڤەرە کۆبووینەوە بۆ ئەوەی کە قسەیەکمان هەبێ لەسەر ئەم بارودۆخەی کە ئەمڕۆ لە کوردستانە دەگوزەرێ کە خۆپیشاندان و ئەو خەڵکە داوای ڕەوای مافەکانی خۆی دەکات مامۆستایانی ئاینی نابێت لە بابەتەیە بێ هەڵوێز بن بێ قسەی خۆیانیان هەبێ بۆیە ئێمە ئەمڕۆ کۆبووینەوە بۆ ئەوی پەیامێکمان ئاراستەی کاربەدەستان و حکوومەتی هەرێم بکەین و پەیامێک ئاراستەی جەماوەری خۆپیشاندەر بکەین و پێیان بڵین کە ئێمە بەشداری خەمەکانتانین و دیفاع لە هەموو مافەکانتانەکەین و لەگەڵ هەموو داواکاری ڕەوەکانی ئێوەداین داواکاریەکانی ئێوە داواکاری ئێمەشە داواکاری هەموو خەڵکی کوردستانە داواکاریی ڕەوایە داواکاریکی شەرعیە بۆتان هەیە دەنگ بەرزکەنەوە بۆتان هەیە هاوار بکەن ئەوەی لە ناختانەیە دەری ببڕن چونکە قورئانی پیرۆز دەفەرمێ لا يحب الله الجهر بالسوء من القول إلا من ظلم بەڕاستی ئەوەی کە ستەمی لێ ئەکرێ ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ شەرعەن مافی خۆیەتی یاساییان مافی خۆیەتی کە دەنگ بەرز بکاتەوە کە بەڕێگا شەرعی و یاساییەکان و ڕێگا قانونیەکان و ڕێگا دەستوریەکان داوای مافەکانی خۆی بکاوە دەنگ بەرز بکاتەوە بڵێ من زوڵمم لێ ئەکرێ خەڵکی نە بەهانامەوە بێن خەڵکی نە دیفاعم لێ بکەن داواکاریەکانی خۆی بگەێنێ بۆ ئەوەی کە خەڵکی بەدەمێەوە بێ بەڕاستی. مامۆستا لە چەند ڕۆژی ڕابردوودا خەڵکیان شەهید کرد هێزە ئەمنیەکان چەندین گەنجە وڵاتیان شەهید کرد و بەهۆی فیشەکەەوە گیان لە دەستدا ئەمە تا چەند نیشانەی پرسیارەخارە سەر پرۆسی دیموکراسی و هێزە ئەمنیەکان هێزە ئەمنیەکان لە لای خەڵکی کوردستان و لە لای خەڵکی دنیا چۆن پێناسە دەکات. مەولانە قسەیەکی جوانی هەیە کە ئاڵێ خوێن بە خوێن ناشۆرێتەوە بە ئاو ئەشۆرێتەوە بەڕاستی هەر دەسەڵاتێک بێوێ ئازارەکانی میلەت کەم بکاتەوە ئەبێ بە شێوازێکی زۆر جوان ڕوبەڕووی داواکاریەکانی خەڵک بێتەوە بێ گوێ لە خەڵک بگرێ ئەبێ گوێ لەو هەموو خەڵک لەو عەقڵە نابیخانە بگرێت کە لە وڵاتەکەیە هەیە کاتێک قەیرانی گێتە پێشەوە کاتێک گرفتێک ڕوو لە حکوومەتێکەکە ئەم حکوومەتە ئەگەر خاوەنی عەقڵ و خاوەنی سەلیقە و خاوەنی ژیری بێ ئەبێ خەڵکە
خەڵکە خەبیر و خەڵکە تایبەتمەند و خەڵکە زانستیەکەی ئەو وڵاتە کۆ بکاتەوە و داوای چارەسەریان لێ بکە بە شوێن چارەسەرێکا بگەڕێ توندوتیژی نەتیجەکەی هەر توندوتیژی بەرهەمەهێنێ بۆیە بەڕاستی ئەم شێوازە لە ڕوبەڕووبوونەوەی خەڵک زیاتر تووڕەکردنی خەڵکی لێ ئەکەوێتەوە بۆیە من ئامۆژگاری دەسەڵاتدارانەکەم کە ئەم شێوازە بێگومان چارەسەر نییە بەڵکو گرفتەکە قوڵەکاتەوە بەڵکو برینەکە ساڕێژ ناکە برینەکە دەکولێنێتەوە بۆیە خوێنی گەنجانی میلەتەکەمان ئەو گەنجانەی کە بەڕاستی داوای مافی خۆیانەکە نابێ خوێنیان بڕژێنرێ چونکە خوێن ڕشتنی خوێن تاوانێکی گەورەیە هەر کەسێک ئەنجامی بدا خوێن لە ئیسلامە خوێن پیرۆزە بێ پارێزگاری لێ بکرێ گیانی ئینسانەکان ڕۆحی ئینسانەکان بەرزتر و بەڕێزترە لە هەموو شتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی ڕوخاندنی کەعبە لە لای خوا ئاسانترە لەوەی کە خوێنی ئینسانێک بە ناڕەوا بڕژێن ئێمە ئەمڕۆ لێرە بووین بۆ ئەوەی کەوا دوو پەیاممان هەبێ یەکەم پەیامێک بۆ ئەوەی کەوا بڵێن بە دەسەڵات و بە حکوومەت ئەوەی کە ئێوە تا ئێستا کردوتان ئیشێکی باشتان نەکردو بۆیە ئەم خەڵکە ڕوق و قین و ئەوەی لە ناخیایەتی ئاوا دەری دەبڕێت دووەمیش پەیام بۆ ئەو خەڵکەیەکەوە داوای مافی خۆی دەکات داواکردنی ماف لە شەرع و لە قانونا شتێکی زۆر زۆر ئاساییە و دەتوانین داوای بکە بەڵام شێوازی داواکردنەکە دەبێت بە شێوازێکی بەڕاستی شایستە بێ بە خەڵک و دەستی تێکدەر نێڵن لە ناویانە وا بکەن کەوا بەرەو ئاقارێکی خراپی بەرێت مامۆستاگیان لە چەند ڕۆژی ڕابردووە هێزە ئەمریکان خەڵکیان کوشت خەڵکیان شەهید کرد کۆمەڵی گەنجی ئەم وڵاتیان خەڵتانی خوێن کرد ئایا ئەمە چیمان پێ دەڵێ چ پێناسیەکی هێزە ئەمریکان دەسەڵاتی کوردی دەکات چ نیشانەی پرسیارێک دروستەکات لە سەریان یەکەم ئێمە هەمومان بزانین هەمومان یەک وڵات کۆمان دەکاتەوە کە کوردستان و هەمومان دەوێت بەرگری لە ئاو خاکی ئەم وڵاتە بکەین زۆر بەداخەوە بەڕاستی کە ئێمە بتوانین ئێمە دەستمان چێتە خوێنی یەکترە مە شتێکی بەڕاستی پەیامێکی زۆر خەتەرە بۆیە بەڕاستی من دەڵێم خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمێ لە باسی کوژرانی ئەو کوڕەی ئادەم کە ئەویتر کوژی فەرمی كتبنا فيها أنه من قتل نفس بغير نفس أو فساد في الأرض فكأنما قتل الناس جميعا بەڕاستی دەستچوونە ناخوێنی خەڵک بە بێتاوان گوناهێکی زۆر زۆر گەورەیەکێک لەو گوناهانەیەکەوە کوشتنی کەسێکی بێتاونک و کوشتنی هەموو خەڵک وایە بۆیە بەڕاستی دەکرێم بە ئوسلوبێکی تر بە شێوازێکی تر بە هەڵوێستێکی تر ئێمە لە دنیا بینیوانە کە ڕێپێوان دەکرێت دەچنە سەر شوێنێک یەکەم نابێ ئەم ڕێپێوانە بەو ئاقارە خراپەدا برێ بەڵام ئەگەر چوو دەکرێت بە شێوازێکی تر بە بەکاربردنی هۆکاری تر بتوانی بیگەڕێنیتەوە نەکەوەی خوا نەخواستە دەست بچێتە خوێنی کەسێک کە ئێمە لە ئەوەڵ و ئاخرەوەکو وتم ئەم خاکە کۆمان دەکاتەوە ئەم وڵاتە کۆمان دەکاتەوە سبەینێک کە ئەم وەزع نەما هێور بوویەوە دنیا ئەبێ ئەم کاکەیە چۆن سەیری ئەو بنەماڵەیە بکە یا چۆن سەیری ئەو کەسە بکە کە دەستی تێی چوو فشێکی پێوەنەوە چیمان پێ دەڵێ وەڵڵاهی ئەمە پەیامێکی زۆر خراپە بۆیە بەڕاستی دەبێ ئێمە ئەو هەڵوێستانە بگۆڕین ئەو شێوازانە بگۆڕین چونکو ئێمە هەر چۆن هەبێ هەمومان کەسی یەکین هەمومان سبەینێ لەسەر سفرەیەک پێچێ کۆبینەوە لە شارێکا کۆ دەبینەوە لەبەرەوەی من دەڵێم ئەم برایانی کەوا خەریکی داوای مافی خۆیانەکەن داوایکی ڕەوایان هەیە بە شێوەیەکی ئاشتیانە و هێمنانە داوای بکەن دووەمیش داوامان لەو هێزەکانی ئاسایشە ئەمەی کە ئەم داوای ئەکا یەکێکە لە داواکانی ئەو یەکێکە لە ئەوانەی کە ئەو داوای دەکات بۆیە بەڕاستی دەبێت ئەویش وەکو برایەکی خۆی مامەڵی دەکات چۆن حەزەکە بەرامبەر براکەی مامەڵە بکا بێ ئاوا بەرامبەر ئەمیش مامەڵە مامۆستایان نیازیانە بە حکومت بڵێن خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکە بەرامبەر ئەم خەڵکە دڵسۆزە پاکە بە حیایی کە چەند وەختە سەبر و ئارامی گرتووە بەوەفا بن خەڵکێکی برسی هەیە خەڵکێکی تینۆ هەیە خەڵکێکی بێکارەبا هەیە خەڵکێکی بێ خزمەتگوزار هەیە زۆر بە تەبیعی حەق بوو بە گوڵەوە حیزبەکان پێشوازی لەو جەماوەرە بکەن بەڕاستی ئەوەی کەستەمی لێ ئەکرێ ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ شەرعەن مافی خۆیەتی یاساییەن مافی خۆیەتی کە دەنگ بەرز بکاتەوە مامۆستا گلەی ئەوە لە زانانەکرێ بە تایبەتی ئێوەی زانیان کە بە پێشەوە و بە پێشەنگی خەڵکدانن لە کۆمەڵگەدا بۆچی گلەیەوەتانێت دەگە بۆچی پێشڕەوی خەڵک ناکەن بۆ ناچنە پێشەوە پێشڕەوی خەڵکەن تاکو و ئاراست و خۆپیشانە بە شێوەیەکی خۆڕستکانە بڕوات و هەروەها بە شێوەیەکی وانە ڕوا کە ئاژاوە گیرێکی شێوەی لە بکوێتەوە و بۆ ئەوەی هێزەمەکانیش احترام و سڵێک لێەوە بکەن کە ئێوە زانایکی ئەنی ڕەنگە ئەو کاتە زۆر ڕووی ئەویان نێت دەستبەرن بۆ خەڵک بەداخەوم
زانانی ئاینی هەتا ئەم لەحزەیەش دابش بوون هەتا ئەم لەحزەیەش دابش بوون هەرچەند لە لەوانەیە لە سلێمانی کەمتر وابێ بەڵام بە شێوەیەکی ئەم دابش بوون بەڵام لە ڕاستیدا خەڵک حەقق لێ بکات چکۆم ئێستا کاتی مامۆستای ئاینیە خەڵک متمانەی بە خەڵکی تر نەماوە حیزبەکان هەموو خەڵک لیان وەڕسو بێزارن بە هەر هەمویانەوە بەبێ ئیسیسنا بەبێ جیاوازی هەرچی دەستە و گروپ و تاقم و حیزب هەیە خەڵک لە دروشمیان لە بەیان نامەیان لە قسەی زلیان وەڕزن ئەوەی کە پێویستە بێتە پێشەوە مامۆستا ئاینیە ئەویش بەدەست لە پشدانی حیزبنا بەڵکو خۆیان دەستە جەمعێکی وایان هەبێ ئەو پەیامی کە پەیامی ئاشتی و برایەتی و خزمەتکردن و پەیامی سەرخستنی مەزلومینە ئەو پەیامە بەرز بکەنەوە هەمویان دەست لە دەست و خۆت لەخوا دەست بخەنە پشتی خەڵک و پێشەوەی خەڵک بن هەم بۆ ئەوی بتوانن پەیامە ڕەواکانی خەڵک بگەیەن بەدەسەڵاتداران هەم بۆ ئەوی بتوانن ستەم و زوڵمی ستەمکاران لە جەماوەڕەکان دوور بخەنەوە. ئێمە بە بەردەوامی لە مینبەرەکانەوە لە وتارەکانی هەینیدا لە وتارەکانی ناو مزگەوتەوە بە بەردەوامی ئێمە ئەو پەیامەمانداوە بە دەسەڵاتداران کە لە ڕاستیە ئەم بارودۆخە تەحمل ناکرێت و پێویست دەکات لە ڕاستیە بێنە سەرخەت ئێمە قسەی خۆمامان کردووە لە ڕیزی خۆپیشاندەرانە زۆر بەدی ناکرێت پیشاندەرانی شابووین لە ڕاستیە بەڵام ئەزانین زۆر جار ئەم خۆپیشاندانانە بەلاڕێە ئەبرێ ئێمە ناتوانین لە ڕاستیە زەمانەتی ئەو بکەن کە ئەم خۆپیشاندانانە ئەو شتانەی لێ دروست نەبێت کە لە دوو ڕۆژی ڕابردووە دروست بوو لە ڕاستیە خۆپیشاندان بۆ ئەو نێتەوە بارگای حیزبی بسووتێنی بارەکەی حکومی بسووتێنی لەبەرەوە بەشێکی لە ڕاستیە ترسی ئەوەمان هەیە کە ئەگەر پێشەنگی ئەم خۆپیشاندانە بکەین زۆر جار لە ڕاستیە بە ئاقارێکی خراپە براوە ئەوە یەکێکە لە هۆکارەکان کە ئێمە نەماتوانوێت لە ڕاستیە بەو شێوەی کە پێویستە پێشەنگی خۆپیشاندانەکان ئامادەی دانتیارە لەمە دوا بچنە ڕیز خۆپیشاندەرانەوە ئێمە بە بەردەوامی لەگەڵ خۆپیشاندەرانان لەگەڵ معانات و زەحمەت و ناڕەحەتیین و لەگەڵ پەیامەکانی ئەوان بەڵام لە ڕاستیە لەگەڵ هیچ جۆرە تون و تیژیەکانین لەگەڵ هیچ جۆرە هەڵکوتانە سەر بارگای حکومی و حیزبیەکانی مامۆستا خەڵکی بەگشتی گلەی ئەویان لە مامۆستایانی ئاینی هەیە دەوترێ مامۆستایانی ئاینی پێشەنگی کۆمەڵگان بۆچی ناچنە ڕێزی خۆپیشاندەرانەوە پێشەواتی خەڵە بکەن بە جۆرە لە جۆرەکان بۆ ئەوەی کە هەم هێزە ئەمنەکان شەرمێک بیانگرێت و دەستدرێژی نەکەن سەر هاوڵاتیان و شەرم لەو مێزە دەستپێی مامۆستایانی ئاینی بکەن و هەم بۆ ئەوەی کە هاوڵاتیانیش پەرژەوڵاو نەبن و بچنە سەر بارگا و بارگا بستێن و پشەی بنێنەوە بۆچی ناچنە ڕێزی خەڵکەوە و پێشەواتی خەڵک ناکەن لە ئێستادا زۆر جوانە قسەکەت بێگومان دیارە لە خۆپیشاندانەکانی ڕابردوودا لە خۆپیشاندانەکانی بڵێن ساڵانی ڕابردوودا زانایان پێشەنگ بوون زانایان هەمیشە شان بەشانی خەڵکی هەڵساون بەچی هەڵساون بۆیکەوە لەگەڵ داواکانی خەڵقا بوون لەگەڵ داوەڕەوەکانی خەڵقا بوون بەڵام بەڕاستی من لێت ناشارمەوە ئەم جارە دەبینین کە خەڵقانێک لە ناو خۆپیشاندەرەکانن کە دەبینین ئەوەتانێ بنکە و بارەگاکانی حکوومەت و دام و دەستگا حکومیەکان دەستدرێژی ئەکرێتە سەر ئەمەش کە بەڕاستی ئەگەر ئێمە وەکو مێزەر سپیەکان بڕۆین ناویانەوە ئێمە عیبدار دەبین ئێمە لەکەدار دەبین بۆیە ئەمەمان بەبەرزانی ئێمە لێرەوە پامێکمان هەبێ هەم پشگیری ئەم میلەتە ئەکەین ئەم گەلە ئەکەین ئێمە چەندان جاری تر ئێمە لەسەر میبەرەکانەوە پشگیری میلەتمان کردووە پشگیری گەلمان کردووە پێشەنگ بووین اینجا ئێمە هەموو حیزبولانەکانمان ئاگادار کردووە بە بەردەوامی ئاگادارمان کردوون کە ئەبێ ئەمە مافی میلەتە بێنە سەر خەت و مافیان بدەنێ بەڵام ئەمەیان کە ئێستا کە لەسەر جادە و شەقامەکان کە دەڕۆن کە دەبینین کە ئەمە خۆپیشاندانێکی هێمنانە نییە و ئەمە وا هەستەکەم کە ئەمە دەستی لە پشتەوە بێ چونکە ئەگەر دەستی لە پشتەوە نەبێ نابێ هەڵبکترێت سەر بارەگا و بنکە و بارەگاکانی حکوومەت ئەمە کارێکی خراپە هەر ئەوەشە سەرکێشێ بۆ ئەویکەوە خوێنی گەنجەکانی ئێمە بڕژێتە سەر زەویت و گەنجەکانمان لە دەستدەین ئێمە بەڕاستی یەکێک لەو شتانی کە لە مزاهرەکانە لە خۆپیشاندانەکانە ئەکرێ ئەوەیە کە یعنی زۆر منەظەم نییە ئەوە نییە وەکو لە 2011 هەبوو مامۆستایانی ئاینی ئەچوون و لەگەڵ خەڵکا بوون و جمعیان بۆ خەڵکە کرد و نوێژیان بۆ خەڵکە بەڵام ئەمە بەڕاستی عشواییەکی پێوە دیارە لەبەر ئەوە ڕێکی خەنێەوە بەڕاستی تا ئێستا یعنی مەشوەرت لەگەڵ ئێمە نەکراوە کە ئێمە بەشداری خۆپیشاندانەکان بکەین بۆیە تا ئێستا ئێمە وەکو ئەوە بەشداریمان نەکردووە زانایانی ئاینی مامۆستا وەکو مامۆستایانی ئاینی گلەی ئێوە لەوە دەکرێت لە ئێوە لەلایەن جەماوەرەوە مامۆستایان بۆچی پێشەوەتی خەڵک ناکەن بۆ ناچن کۆنتترۆلی بارودۆخەکە بکەن بە جۆرە لە جۆرەکان بۆی کە هەم هێزە ئەمنیەکان شەرمێک لە مێزەر و لە شکۆی ئێوە بکەن نەتوان دەستدرێژکەنە سەر خەڵک و هەم بۆی خۆپیشاندەرانیش بە عقارێکی خراپە نەڕۆن و نەچێت بارگا بستوێن و دوجار خۆیان ببنە قوربانی لە ڕاستیدا ئێمە زۆر جار چوونەتە ناو خۆپیشاندانەکانەوە و بەشداریمان کردووە بەڵام ئەوەی کە تێبینیمان کرد ئەم جارە لە سەرەتای سەرهەڵدانی خۆپیشاندانەکانە ئاراستەیەکی ئارامی گرتبوو
و شتێکی باش بوو هەندێک لە مامۆسایان بەشداریان کردبوو بەڵام کە وەختێ ئاراستە لە دەستی هەموو کەسێکا دەرەچێ و کەس خۆی ناکا بە خاوەنی و بە کەس کۆنتترۆل ناکرێ بەڕاستی عیبداریە بۆ هەر کەسێک بڕواتە ئەو بەرەوە کە بڵێ من بارەگای دام و دەستگاکانی حکومت ئەسووتێنم کارەبا ئەسووتێنم دایرەی ئاو ئەسووتێنم تاپۆ ئەسووتێنم نفوز ئەگەر ئێوە بچن ئەگەر ئێوە بچن خەڵە بەگوێ ئێوە ئاکاتەوە ناکات ئێمە هەر شتێک کە پێمان بکرێت هەر شتێکە بە ئێمە بکرێ ئامادەین بچینە ناو جەماوەرەوە ناو خەڵکەوە لە هەندێک شوێنە بە پێچەوانەوە مامۆسایانی ئاینی چوونەتە بەردەم ئەو خەڵکە کە هەندێک بارەگا و شوێن نەسووتێ بەگویان نەکردوون لە پیرەمەگرون ئەگەر مامۆسایانی ئاینی نەبوونایە تەنانە قوتابخانەکانیشیان دەسووتان لەبەرەوە بە جوهدی زانایانی ئاینی ئەوە کراوە کە لە شارۆچکەی پیرەمەگرونە قوتابخانەی تەڵەبەی ئەو میلەتە مناڵی ئەو میلەتە نەسووتێنرێ لە زۆر شوێنە جوهد کراوە و جوهدی ئەوانیش ئەسڵەن تەقدیر نەکراوە. مامۆستایان نیازیانە بە حکومت بڵێن خۆپیشاندان مافێکی ڕەوای خەڵکە بەرامبەر ئەم خەڵکە دڵسۆزە پاکە بە حیایی کە چەند وەختە سەبر و ئارامی گرتووە بەوەفا بن خەڵکێکی برسی هەیە خەڵکێکی تینۆ هەیە خەڵکێکی بێکارەبا هەیە خەڵکێکی بێ خزمەتگوزار هەیە زۆر بە تەبیعی حەق بوو بە گوڵەوە حیزبەکان پێشوازی لەو جەماوەرە بکەن بەڕاستی ئەوەی کەستەمی لێ ئەکرێ ئەوەی کە زوڵمی لێ ئەکرێ شەرعەن مافی خۆیەتی یاساییان مافی خۆیەتی کە دەنگ بەرز بکاتەوە. بەداخەوەی کە ئێمە جارانی پێشوو بەڕاستی زانایان لە پێشەوەی کارەکەیا بوون و هەمیشە داخوازی میلەت و گەلانی خۆیانیان گەیاندوێتە دەسەڵاتداران. بەڵام ئەوەی کە گرفتە لێرەدا ئەوەیە کە زۆر جار لە کوردستانە ئێمە بەڕاستی مۆدۆلێکی خراپمان لە خۆپیشاندان پیشان داوە نەمانتوانیەوە شێوازێکی مەدەنی بگرینە بەر سەرەتا بە مەدەنی دەستی پێکردو دوایی بە ئاقاری خراپە ڕۆشتووە ئیتر نازانین ئێمە چ دەستێکە دەستێکی تێکدەرە دەستێک لە پشتەوە هەیە کە ئێوێ بەم شێوازە بڕوا بەڕاستی بەشێک لەوە حتا جەماوەرێکی زۆر کە بەشداری ناکە خەڵکێکی زۆر کە بەشداری ناکە لە ترسی ئەمە بەشداری ناکە حەزەر لەوە ئەکا کە ئەم خۆپیشاندانە بە ئاقارێکی خراپە بڕوا شتێک لە پشتێوە هەبێت دوجار وەکو بینیمان سەرەتا بە ئاشتی دەست پێکە دوای بەرەو توندوتیژی ئەڕوا بۆی ئەمە ترسەکە لەوەیە بەڕاستی ئەوە لێوی زانای نەکرێت بۆچی ناچنە ڕێزی خۆپیشاندەرانەوە پێشەوەتی خەڵک بکەن بۆ ئەوەی هەم خۆپیشاندەران تووشی گێرە شێوێنی و بارەگا سووداندن و خەڵک قەت و عامکردن نەبن بە کوردەکەی و بۆ ئەوەیشی کە هێزە ئەمنیەکان شەرمێک لە شکۆ و لە مێزەری ئێوە بکەن و ئەونا ئازاری خۆپیشاندەراندا بۆ ناچنە پێشەوە و پێشەوەتی ئەم خەڵکە بکەن. یەکێک لە هۆکارەکانەوەی بەڕاستی یەکەم مامۆسایان لە هەموو کاتێکە هەڵوێست و مۆقفی تایبەتی خۆیان نەبوو ئەمە شتێکی حاشا هەڵنەگرم کا لە وتارەکانی جمعیا لە هەر کۆڕ و کۆبوونەیە کاوتای تایبەتی خۆیان نەبوو ئەمە یەکەم دووەم ئەوەیە بەڕاستی ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوەی ئێمە بەڕاستی بەهۆی هەندێک بارودۆخ و زروف و ئینسیجامێکی تەواو لە نێوان چین و توێژەکانی گەلدا نەماوە دەبوو مەسەرن ئەوەی کەوا ئەم ڕێپێوانە تەرتیبەکە ڕێکی دەخا دەبوو ئەوەی کەوا بە تەمای بۆ ڕێکی بخا لەگەڵ هەموو چین توێژەکانە قسە بکە چونکو ئەگەر ئەم ڕێپێوانی کەوا دەکرێت ئەم داخوازانی کەوا داوا دەکەم داوای هەموو خەڵکەم داوای هەموو موچە خۆرێک کە لەم وڵاتەدا موچەی هەیە داوای مافە سەرەتاییەکانی دەبوو پێشتر تەنسیقێک لە نێوان ئەم چین و توێژانەدا هەبووایە بۆی هەمویان پێکەوە ئەو ئیشانە بکەن بەڕاستی کە تەنسیقەکە نەبوو نەتیجەکەی ئاوا دەبێت. ئەمە پەیامەکانی مامۆستایانی ئاینی بوو کە ئاراستەی خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکانیان کرد مامۆستایان داوا دەکەن کە هێزە ئەمنیەکان بە ئەرکی خۆیان هەستن و چیتر خەڵکی هەرێمی کوردستان خەڵتانی خوێن نەکەن چونکەم خۆپیشاندەران بۆ ئەوانیش تێدەکۆشن چکمی هێزە ئەمنیەکانیش خۆیان بەشەکەن لەو قوربانی کە خەڵکی هەرێمی کوردستانی تێکەوتووە هێزە ئەمنیەکانیش ئەوەتە موچیان لێدا بڕێت ئەوەتە درەنگ موچە وەردەگرن بۆیە داوای خۆپیشاندەران داوای هەموو چین و توێژەکانە بە دەستگاکانی ئاسایش و پۆلیسەوە بۆ داوا دەکەن لە دەستگاکانی ئاسایش و پۆلیس بە ئەرکی خۆیان هەستن بە شێوەیەکی مەدەنیانە خەڵک قەتڵ و عام نەکەن خەڵک نەکوژن چکم دوجار بە پوتەی مامۆستایان خەڵک زیاتر ڕقاستورترە بێ بە خەڵک کوشتن و بە خەڵک شەیدکردن زیاتر خەڵک تووڕێی بەرز دەبێتەوە ئەو کاتەلەوانە کالەکە بترازێ و کەس بۆی کۆنتترۆل نەکرێت و داواکاریشن لە خۆپیشاندەران بە شێوەیەکی هێمنانە خۆپیشاندان بکەن بە شێوەیەک بێکە بەرەو ئاژاوە گێڕی نەڕوات بە شێوەیە بێکە دام و دەستگاکانی
ئاسایش و پۆلیزیا خودبارەکە حیزبی حکومەکان نەسووتێنن دوجار هەر میلەت خۆی زەرە دەکات دەچنە فەرمانگەیەکەوە کۆمەڵە دۆسی خەڵکی تێدایە دەسووتێنرێت دواتر خەڵک زەرمەند دەبێت دۆسی نامێنێت ماوەیەکی زۆرە بە دوای دۆسەکانی خۆیان بگەڕێت تا بۆ دروست دەکرێتەوە ئۆتۆمبیلی خەڵک لە پیرەمەگوست سووتێنراوە ئۆتۆمبیلی هاوڵاتی سادە بووە بۆیە ئەمە وا دەکات کە خەڵک بەگشتی زەرەی لێ بکەوێت ڕەنگە حیزبەکان ئەو حیزبانەی کە دەسەڵاتدارن باکیان بەوە نەبێت چکە ئەوان ڕەنگە پارێکی باشن لەبەرسا بێت دواتر بارەکەی خۆیان دروست دەکەنەوە بەڵام دوجار خەڵک بە خۆی گشتی زەرە دەکات ئێمە هیوادارین خۆپیشاندانەکان هێمنانە بێت و هیوادارین مامۆستایانی ئاینیش بچنە ڕێزی خەڵکەوە پێشادی خەڵک بکەن بۆ ئەوەی کە چیتر خۆپیشاندانەکان بە عقارێکان نەڕوات کە تونوتیژی لێ بکەوێتەوە و بۆی هێزە ئەمنیەکانیش شەرم لەو مێزە دەستپێی مامۆستای ئاینی و هەروەها شەرم لە شکۆی مامۆستی ئاینی بکات و ئەوەندە ئازاری خۆپیشاندانە نەدات ئەمە پەیامەکان بوو هیوادارین سوودمانگەیان دەبێت تا پەیامێکی دیکەم بۆ لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خی گەورە پشت و پەنای